گۆڕانکاریەکان بە قازانجی لایەنی عەرەبی و تورکمانی و زەرەری کورد لە ناوچەدا بڕێنراوەکان بەردەوامە، هەرچەندە زیاتر لە 40 پۆستی حکومی لە کەرکووک لە کورد وەرگیراونەتەوە و عەرەب و تورکمان لە جێگەیان دانراوە. ئێستا پلان هەیە بۆ وەرگرتنی چەند پۆستێکی دیکە لە کورد. دیارە بۆ خۆی ئێستا کەوتوتە قۆناغیکەوە ئەوەیە ئەیانێ کورد ئیستیفزازکەن لەم شارە بۆ ئەوەی بێکێشە بۆ خۆی بەجێبێ لێ ئەم قۆناغانەش ئەوەیە ئیستیفزازکردنی خەڵکو و گرتنی خەڵکو و دەربەدەرکردنی خەڵکو و ئیستاکانە بە خۆی شتێک هاتۆتە ئاراوە ئەو ئیستیسمارانەی کاتی خۆی بە یاسا خەڵکی کورد لەم شارە کردوێتی ئەیانوێ ئەو ئیستیسمارانە وەرگرنەوە لە ڕێی کۆمەڵێ بەرنامەی داڕێژراوە بە هاوکاری ڕاکان سەعید و چەند لایەنێکی تورکمانی و چەند لایەنێکی دیکەی ناوە و بەغا ئەمە هەڵمەتە بۆ خۆی ئەوەیە ئەم شتانە وەرگرنەوە بۆ ئەوەی کورد ناچار بێ ئەم شارە چۆڵکە و بەجێبهێڵێ. تازترین زانیاری ئەوەیە لەم یەک دوو ڕۆژە داوایان کردووە 25 کورد لە منتوزات نەقڵ بکرێ سەر ڕای مدیرەکەشی کەوا کوردە ئەمڕۆ ئەوش نەقڵ ئەکرێ و لە دایرەکانی دیکەش داوای سیڤی کراوە. هەر دوو ڕۆژ پێش ئێستا من برادێک مدیرێک کە ناوەکەی ناڵێم ئێستا بەیەکەوە بووین قسەی کردوتی داواشیان لە من کردووە کە سیڤەکەی خۆم تەقدیم بکەم و چەند ساڵە لێرم بۆ ئەوەی یەشێ دیکە لە جێ یەکەم دانێن. بەڕاستی خەڵکی دیکە زۆرە جی دیکە زۆر ئێمە دەوروبەری کەرکووکیش سێرەکەی ئەم سیاسەتە گرتوێتی ئێمە کە باس کەرکووکەین وەک ڕەمزێ بە ناوچەدا بڕێنراوەکان وی لا تۆ لە خانەقین هەیە ئەوە لە دووز لە داقۆق. گۆڕانکاریەکان بە بەرنمەیەکی پلان بۆ داڕێژا و بەڕێوە دەچێت. بەشێکیان لە بەغدا و بەشەکەی دیکەشیان لەلایەن ڕاکان سەعید پارێزگارە وەکالەتەکەی کەرکووکەوە دەکرێت. ئەوەی کە بازی گۆڕانکاریەکانیش دەدات تەنها پێکهاتەی کوردیە. ئەم گۆڕانکاریانش دوو بەشە، بەشێکیان پەیوەستە بە محافظی کەرکووکەوە، بەشێکیانیش پەیوەستە بە وزارەتەکانی بەغاوە و ئەو گۆڕانکاری کە ڕووشی داوە بەڕاستی لە فەرمانگە حکوومیەکانە زیاتر لە 40 پۆستی ئیداری لەم شارەیە لە بەڕێوەبەری گشتی و لە بەڕێوەبەرە فەرعەکان و لە فەرمانگە مدیری دایرەکان و زائیدەن لە شوعبەکان و قسمەکان و هەیئەتەکانە ڕووی داوە. لە دوای ڕێفراندۆم و ڕووداوەکانی ناوچەدا بڕێنراوەکانەوە هەڵمەتێک بۆ گۆڕینی ئەو پۆستانی بەدەست کوردەوەن دەستی پێکردووە. هەرچەندە ژمارەیەکی زۆر لەو پۆستانە لە کوردوەر گیراون، بەڵام پیلان بۆ وەرگرتنی پۆستی زیاتر هەیە. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.